دکتۆر ئارامەی محەممەدقادر وەزیری خوێندنی باڵا و توێژێڕینی زانستی دەکەین بفەرمووین بۆ پێشکەشکردنی وتەکە. بەناوی خۆی گەورە و میهرەبان برای عزیزم باوەی دکتۆر محەممەد سادق پشتوانەی بەڕێز مامەکەوانی هێژا سەرۆک ئەندامەی نیزامی زانکۆیی پۆلیتەکنیکی سلێمانی مامۆستایانی بەڕێز فەرمانبەرانی عەزیز و مامەکەناس کاری عەزیز کاری دەرچوان هەمووتان بەخێر بێن و کاتتان باش. خۆم بە خۆشحاڵ و شادومان ئەزانم ئەمڕۆ لێرە لە خولی 34مینی دەرچوانی زانکۆی پۆلیتەکنیک لە شارە حەیاتەکە لە پایتەختی ڕۆشنبیری وڵاتەکەمان لە خزمەتانە. بەم بۆنەیەوە لە ناخی دڵمەوە پڕبەدڵ و پیرۆزبایی لە یەکێکی دەرچوانەکەم. داواکارم لە خۆی گەورە کە ڕۆژگارتان ئەوەندە باش بتوانن تحقیقی ئەو ئومنیاتانەی کە هەتانە و ئەو ئاوات و ئامانجانەی کە هەتانە و ئەو توانە و پوتانشیڵ و سکیڵانەی کە وەرتان گرتووە بتوان بەباشی بخەنە خزمەتی پەرەپێدانی وڵاتەکەمان لەو ڕێگەیەشەوە ژیانێکی شایستە بۆ خۆتان و کەس و کارتان دابین بکەن و خزمەتێکی بەرچاویش بە نیشتمانەکەتان بکەنەوە و بیرمان نەچێت ئەوەی وڵاتەکەتان پێی بەخشیون ئەوەی زانکۆکەتان پێی بەخشیون قەرزێکە لەسەر شانتان وەک چۆن قەرز بووە لەسەر شانی باو باپیران و ڕابردوومان هەروەک چۆن ئەوان درێغیان نەکرد بە بەخشینی گیانیان بە پیرۆستترین سەرمایە ژیانیان کە ڕۆحیانە خسیانە خزمەتی ئەم ڕۆی ئازادی ئێمە نابێت هیچ تەمومژێک هیچ کێشە و بێشەیەک بۆ هیچ گرفتێک ئەومان لەبیر باتەوە کە ئێمە لێرەین لەم جوغرافیایین قەدەرمان ئێرەیەوە دەبێت خزمەتی ئێرەش بکەین و بەرپرسیارەتی ئاینی و نیشتیمانی و ئەخلاقی و کۆمەڵایەتیشمانەوەی خزمەتی وڵاتی خۆمان بکەین لە وڵاتی خۆمانە. من داواکارم لە خوای گەورە کە ڕۆژگارتان باش بێەوە ئەو ئومنیاتانەی کە هاتانە بتوانن تحقیقی بکەن. بەداخی گرانەوە بڵێم ڕەنگە مەر قەدەری ئێمەی کورد وابێ هەموو نەوەکانمانە بێ باجێک بدەن لە باجەکان. وتم ئەشزانن کە باجی نەوەکانی ڕابردوو باو باپیرانی ئێوە خاڵ و مامەکانتان کەس و کارتان ئەوە بوو کە بۆ ئەمڕۆی ئازادی گیانی خۆیان ببەخشنەوە ئەو باجیان بەخشی شانازی و بە سوپاس و بە ئەمەکداری ئەو یادیانەکەینەوە. بەڵام ئەمنەوەی ئێوەش بێگومان باجی خۆیدا خەوتە ناو کۆمەڵی قەیران و ئاڵنگاری قورسەوە کە مەگەر هەر ئیرادە بەرزەکەی خۆتان و کەس و کارتان توانی بێتی ببێ بە گەرانتی دەرباز بوومان لەو ئاڵنگاریانە و بیان گۆڕین بۆ دەرفەتی ئەمڕۆی سەرکەوتن و تەخەڕوج و دەرچوونی ئێوە. من هیوادارم لە هەنگاوەکانی داهاتووتاندا هەر بە هەمان ئیراد و بە هەمان گەشتبینیەوە بتوانین تا کۆتایی قۆناغەکە بڕۆین. نابێ ئەوەمان لە یاد بچێ ئەم قۆناغی ئەمڕۆتان دوا قۆناغ نییە بەڵکو سەرەتای قۆناغێکی ترتانە بۆ ناو ژیانی حەقیقی خۆتان بە ناو سەرتەری حەقیقی ژیان و بۆ ناو بەرپرسیارەتی ژیانی خۆتان. داواتان لێ یەکەم نەچنە ژێرباری هیچ ڕەشبینی و هیچ ناومێدیەکەوە. تێدەگەم من لە نیرگەرانیەوە تێگەم بەشی هەرە زۆرتانیان هەر هەمووتان ڕەنگە و پرسیارەتان ێستا لە دڵا گوزەر بکە بە دڵا بکە عبور وەکو نالی فەرموو کە ئێوە لێرەوە بۆ کوێوە پرسی دامەزراندتان بە کوێگە ئەمانە مافی ڕەوای خۆتانە و مافێک نییە کەس بتانداتێ مافێکە دەبێت لە پێناوی نیشتیمانەکەمان ئەو دەرفەتانە بڕەخسێنی نەک لە پێناوی چاوی کاڵی ئارامی هەر کەسێکی تر. ئەگەر بمانەوێت دڵسۆزانە بۆ بەرپرسیارانە کار بۆ دروستکردنی بناغەی نیشتیمان سازێکی باش کۆمەڵگایەکی باش ئایندەیەکی باش بێگومان دەبێت سوود لە ئێوەی دەرچوو وەربگرین و بێگومان ئێوەن سەرکردەکانی داهاتووی ئەم میلەتە و داهاتووی ئەم میلەتە بەندە بە توانا و پوتانشیڵ و بە تەوزیفکردنی تاقە و ئیمکانیات و کەفاعاتی ئێوەی عازیزەوە. بە پێویست ێزانم سوپاسی تایبەت لە سەرۆکی ئاراستەی سەرۆکی زانکۆ و تیمە بەڕێزەکەی بکەم. شایەتیان بۆ دەدەم کە لە ساڵ و نیوی ڕابردووە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئینجازاتی گەورە و دەستکەوتی گەورە و هەوڵی گەورە و پرۆژەی گەورەی هەیە. بۆیە گرنگە زانکۆکەتان بەردەوام بێت لەسەر ئەو ڕۆتە ئەو ئاراستە و ئەو ڕوئیایی کە هەیەی ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا بە هەموو توانای خۆمانە پشتیوانی زانکۆی پۆلیتەکنیک و تیمە بەڕێزەکەی و سەرۆکە بەڕێزەکەی و سەرجەم مامۆستا و توێژەران و
فەرمانبەرەکانێکین بۆ ئەوەی بتوانین لەم ڕێگەیەوە ئەو دەرفەتانە بڕەخسێنین کە مناڵانی خۆمان کە گەنجەکانی خۆمان کە کوڕ و کچی وڵاتی خۆمان پێویستێتی بۆ ئەوەی بخێنە خزمەتی مستقبلی باشترکردنی ژیان و گوزەران و حکومڕانی و کۆمەڵگایەکی ڕاقی باشتر و پڕ لە پۆتانشیەڵی باشتر. ئێمە لە ڕابردووە کاری زۆرمان کردووە، بەڵام هەرگیز نەمانویست تۆم کارانەوە بیفرۆشینەوە بۆ مجتەمەعەکەی خۆمان بۆ کۆمەلگای خۆمان، چکەوانە ئەرکی سەرشانی ئێمە و ناوەندە ئاکادیمیەکان ئەبێ بیکەنەوە بێ کەم تەرخەم نەبین. ئەگەر چی لەناو یەک کەوانە هەمووتان ئەزانن کە ئێمەش دەرگیری کۆمەڵێک گرفت و کێشەی گەورە بووین لەناو هەمووشیانە هەتا ئێستا شەندێکیان هەر بەردەوامیەیە گرفتی دارایی و ئەو ئاڵنگارانەی کە تووشی ئێمە بووە. بەڵام دڵنیاتان ئەکەمەوە وەکو مام و باوک و برای خۆتان منیش و تێمێکی خۆشتان لە زانکۆکەتان و لە زانکۆکانی تریش هەموو ئەوانەمان کردو کە توانامان بەسەری داشکاوە و درێغیمان لە جێبەجێکردنی ئەرکەکانی سەرشانی خۆمان نەکردووە. لە ماوەی ڕابردووە کارمان کردووە بۆ ئەوەی ناوەندەکانی خوێندنی باڵا و زانکۆ پۆلیتەکنیەکان باشتر ببەستینەوە بازاڕی کاری کوردستان. پرسیاری هەموومانە دوای تەخەڕوج بۆ کوێ؟ ئەم بارودۆخەی کە ئاکادیمیا لە دۆڵێک بووە بازار لە دۆڵێک بێت لەکوێ و کەی ئەتوانین چاکی بکەین، چاوەڕێی کێ بکەین بێت بۆمان چاککە ئەم فریادڕەسە چی زەمانێک دێت. ئێمە لەو فترەیە کە لەبەردەستمان بۆ کارمان کردو وردە وردە پێ بە پێ قۆناغ بە قۆناغ کارێ بکەین کە ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن ببەستینەوە بازاری کاری کوردستانەوە و بتوانین ئەو بۆشایانە پڕ بکەینەوە کە پێویستی بە هەزری خۆماڵی و بە عەقڵی خۆماڵی و بەتوانە و کەفاءەتی خۆماڵی هەیە بۆەوەی چیتر ئەو بارودۆخەی کە پێوتێ دانەمەزراندن کە پێوتێ نەبوونی هەلی کار کە پێوترێ پڕنەکردنەوەی ئەو بۆشانێک کە لە بازارە دروستێ نەسپێرین بە خەڵکی تر بە تااقاتی تر بە کەفاءەتی تر لە دەرەوەی کوردستان بەڵکو بتوانین لە ناوەی وڵاتی خۆمان کاریان بۆ بکەین. کارمان کردو بۆ ئەوەی خوێندنی تەکنیکی و پیشەی فرەجۆر بکەین. ئازیزان هەمیشە ئەو ڕاستێ بە هەمووتان ئێزانی منیش چەندین جار وتومە لە خزمەتی ئێوە شێڵەیە شەرت نییە هەموو کەسە بە کالۆرەسێکی بێت، بەڵام شەرتی ئەساسە هەموو کەسێک لەم وڵاتە هەلی کارێکی خۆی هەیە بۆ ئەوەی شرافەتمەندانە ژیانی خۆی دەستەبەر بکە و بتوانێت خزمەتی نیشتیمانەکەشی بکە. ئەمەش بەوە نایەتە ئیلا دەبێت مەساحاتی خوێندنی تەکنیکی و پیشەی و ڤۆکەشنەڵ لە هەرێمی کوردستانە پەرە پێ بدەین لە بەرامبەر خوێندنە ئاکادیمیەکە. ئەو ڕۆتە ئاکادیمی کە نزیکەی 70-80 ساڵی عێراق و لە کوردستانە بەردەوامی هەیە، جاران هەتا ساڵانی ڕابردووش ئەگەر هەنجەتێک مابێت بۆ ئەوەی ئەم خوێندنە ئاکادیمیە فەرمانبەر بۆ کەرتی گشتی و حکوومەت دروست بکە، لە ڕاستیە ئیتر دوای ئەو گۆڕانکارێک گەورانەی بەسەر ئابووری جیهان هاتووە لەژێر هەژمونەکانی جیهانگیری و گلۆباڵایزیشنە، ئیتر ئەم هەنجەتانە لە هیچ ئابووریەکە ناخوات و ڕوانیە چاوەڕێی ئەو بکەین، بەڵکو دەبێت کارێک بکەین بە ئاراستەی گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان. ئێمەش زانکۆکانمان بەو شێوەیە بخینە گەڕ کە بتوانێت ئەم دەرفەتانە بۆ گەنجانی ئێمە دەستەبەر بکە. زانکۆکەتان لە ماوەی ڕابردووە لە ڕێگەی پرۆژەی سیسکۆ کاری زۆر باشی کردووە، هاوکارێکی زۆر باشی وەزارەتی خوێندنی باڵا و سەنتەرەکانی ترە لەناو ئەدڤایزەری ئیندستری بۆردا کە بۆردێکی وەزارەتی خوێندنی باڵایە بۆ ئەوەی بتوانین ناوەڕۆکی خوێندن بە بازاری کارەوە ببەستینەوە بۆ ئەوەی لەگەڵ کەرتەکانی تری ئەو ستێکهۆڵدەرانی کە لەگەڵ ئێمە کارەکەن چ کەرتی بزنسی پیشەسازی چ کەرتەکانی تری حکوومەت وەزارەتەکانی تر بەیەکەوە ئەم بۆردا ئەتوانێت کارێکی باش کە ئەمانە ئەو مەحاولاتن کە ئەمانەوێ بخینە خزمەتی ریفۆرمیزەکردنی خوێندنی باڵا و ناوەندەکانی خوێندنەوە لە هەرێمی کوردستانە. خوا یار بێ لەم ئەرکا ئێمە ئەوەی پێمان سپێردراوە ئەوەی هەرسی پێکەین و شعوری پێکەین خێنە خزمەتی نیشتیمانی خۆمانەوە. لە کۆتایی نامێت کاتان بگرم زان مەراسیمەکە اشتیاقی ئەو بۆ مەراسیمەکە زۆر تێتاوەکە بۆ قسەکردن و غاندیش قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەڵێ ئینسان بە درێژایی تاریخ مشکلەی قسەکردنی نییە، مشکلەی فعلی هەیە. من شەمەوەی ئینشاڵڵا ئەوانەی کە لە ڕابردووشە کەم هەوڵمان داوە کەمتر لە ستودیۆ لە مینبەر و تەلەڤیزیۆنەکان دەربکەین، مەگەر پێویستی کردو ئەگەر ئەمانەکەیکەن واجبی سەرشانی خۆمانەوە نە ئازایەتیە و نە بوتوڵەیە و نە منەتی تایە. وەی هیوادارم خوای گەورە پشتیوان بێ ئێوە ئازی لە مستەقبەلا بتوان کارەکانی خۆتان بکەن، خەونەکانتان تحقیق بکەن، وڵاتەکەمان ئەمن و ئاسایش تایە بەرقەرار بێ، ئاشتی تایە بەرقەرار بێ، یەک ڕیزی نیشتیمانیمان تایە دەستەبەر بکەین بۆ ئەوەی بتوانین ئەزمونە ئەم شیانە مڵکی هیچ کەسێک نییە، مڵکی ئێوە و نەوەکانی داهاتوومانە، مەسئولیەتی تاریخی هەمومانەوەیە کە ئەزمونەکە کیانەکە بە شێوەیەکی پێرفێکت سەلیم و تەواو تەرسیمی ئێوە و نەوەکانی داهاتوومانی بکەین بۆ ئەوەی ئەو گلەیانەیە هاتە سەر باو و باپیرانمان بۆ نەیان کرد. ئیتر خۆمان هەم پرسیارەکە زانین، هەم جوابەکەش زانین، هەم عیب و عارەکانیش زانین، پێویستمان بەوەیە بە هەمومانەوە کار بکەین. کۆتایی قسەمەوەیە دڵمان لاتانە
من لە ڕێگەی سنتەرەکانی CDC کار دەکەین بۆ ئەوەی بە بەردەوام کۆنتاکتمان لەگەڵتانە بێ من داوام لە سۆرەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئازیز هەیە ئەو کە هەمیشە بەردەوام بێ لە خزمەتتانە بن هاوکارتان بن ئەو دەرفەتانەی کار دێنە پێشەوە بتوان بیخەنە خزمەتیەوە بۆ ساڵانی داهاتوو و ڕاوندەکانی داهاتووی خوێندنی باڵاش داواکارم لەخوای گەورە ڕۆژعەکە بە ئەوەندە ئارام بێکەوە بتوانن خەونەکانتان تحقیق بکەن لە مەجالی پەرەپێدانی توانا و کەفاءات و سکڵەکانی خۆتانە بۆ ئەوەی بتوانن ئەوانەتان کە حەز دەکەن بچنە خوێندنی باڵا و ماستەر و دکتۆرا بێن و ببنە کادرێکی ئەکادیمی باشتر بەتواناتر لێ هاتووتر بۆ خزمەتی نەوەکانی داهاتوومان ئینشاءڵڵا لە خزمەتتان بین و کاتتان ناگرن و هەمیشە شاد و سەربەرز و سەلامەت و